کورد لە نێوان بەرەنگەری و کڕوزانەوە ئەو گەلانەی لە ئێستادا خاوەنی سربەخۆی و خۆبەڕێوەبەرین خەڵکەکەیان توانیویانە وڵاتەکەیان بکەنە موئەسسەسات و بەدامەزراوەیی بکەن سیاسیەکان جڵەوگیر بکەن و خۆیان لە نەریتی سەر شۆڕکردن و چەماندنەوە بپارێزن لە نەریت و کولتوری هیچ گەلێکدا نەهاتووە کە خەڵکەکەی بەگریان یان بە پێکەنین یاخود بە هەڵڕشتنی ئەسرین یا نیشاندانی باخەڵی خاڵی توانی بێتیان مافەکانیان بەدەست بهێنن بیریار و هزرمەند بارۆخ سپێنۆزا دەڵێت نەپێکەنین نەگریان بەڵکو تێگەیشتن گەر لەمە وەرببینەوە ئەوە پێویستە ئێمەی کورد وەک گەلانی دنیا قۆناغی گاڵتەکردن بە ئازار و کارکردنی یەکتری بخەینە لاوە هاوکات تەواوی هاوسۆزیەکانمان بۆ چینی چەوساوە تەنها پاڵپشتیەکی کاتی عاتفیانە نەبێت بەڵکو لۆبیکردن و هەوڵدانێکی وردی عەقڵانی بێ بۆ تێگەیشتن لە بنەڕەتی کێشەکان چونکە ئەو گەلەی برسی بێت تەنها پارەی خێری مانگێک گرەی کێشەکەی ناکاتەوە ئەو کەسەی نەخۆشی درێژخایەنی هەبێت بەخشینی پارەی مانگێک بە و ناتوانێت تیماری بکات کەسانی بێلانە و بێحاڵ بە بەخشینی پێخەفی نووسن و هەندێک پێداویستی ڕۆژانە ناتوانن ئیدامە و بەردەوامی بە ژیان بدەن ئەو نەریتی کڕوزانەوە لەو تێنەگەیشتنەوە دێت کە تەواوی ئەوانەی باخەڵیان بۆ میدیاکان دەکەنەوە و بەگریانەوە داوای هاوکاری دەکەن بەرهەمی ئەو بە چاوی سوالکەر تەماشاکردنەی خەڵکە ئێستا کورد وەک نەتەوەیەکی ڕەسەن و وەک یەکێک لە کۆنترین نەتەوەکانی ڕۆژهەڵات نەک نابێت بەخێر و سەدەقەی گەلانی تر و سیاسیەکانی خۆی رازی بێت بەڵکو دەبێت ئازایانە و دوور لە نەریتی خۆچەماندن و کڕوزانەوە داوای مافەکانی بکات و شەڕیان بۆ بکات لە شوێن ئەوەی شەڕی لقەکانی بکات دەبێت چاوی لەسەر سەرچاوەکان بێت نیشاندانی گریانی پیرێکی پشتچەماوەی خاوەن ئەزمون نیشاندانی گریانی دایکێکی خاوەن هەتی و نیشاندانی باخەڵی گەنجێکی بێهیواکراوی پشتگێخرا و هەموو ئەمانە نیشاندانی ئەو پەڕی زەبوونی و ملکەچیە بەرامبەر بەدەسەڵات چ لە دەرەوە چ لە ناوخۆ ئەمە نەک هەر کاریگەری دانانێ بۆ باشبوون بەڵکو شادی دەبەخشێت بە سیاسیەکان کە خەڵکەکەی بەدەر لە گریان و ملکەچی هیچ کردارێکی تر ناکا و ئامانجەکانیان گەورە نییە بەڕادەیەک کە سەرۆک وەک پەرسترا و سیر نەکەن و دانێنەوە بۆ ماچکردنی دەست و پێڵاویان ترس نەخەنە دڵیانەوە کە هەر کات گەل بیەوێت دەتوانێت خۆری ئەوان ئاوا بکات.